دوای نزیکەی مانگێکی بەردەوام ڕۆژی ڕابردوو هەینی هەشتەمین گەڕی گفتوگۆکانی تایبەت بە زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران بە کاتی هەڵپەسێردران. ڕێکەوتنەکە لە نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەک لە ساڵی 2015 واژۆ کرا. ساڵی 2018 ئەمریکا تاگلایەنە پاشەکشەی لێکرد. ئێستاش سەرەڕای ئاڵنگاریەکان بەڵام هیچ لایەک بێهیوا نەبوون لە زیندووکردنەوەی. سەرچاوەیەک لە شاندی ئێرانی تایبەت بە گفتوگۆکانی ڤیەننا دەڵێت گەیشتن بە ڕێکەوتن پەیوەستی بە ژمارەیەک بڕیاری لایەنەکانی بەرامبەرەوە هەیە. ئەو سەرچاوەیە بۆ ئاژانسی ئێرنای وڵاتەکەی ڕایگەیاند ئەگەر لایەنەکانی دیکەی نێو ڕێکەوتنەکە پاش گەڕانەوەیان بۆ وڵاتەکەیان چەند بڕیارێک دەربکەن ئەو کاتە گەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی خێرا دەبێت. ئەم لێدوانەی سەرچاوە ئێرانیەکە لە کاتێکدایە تا ئێستا بەرپرسانی تاران چەندین جار بەڕوونی داوایان کردووە پێویستە ئەمریکا بەر لە هەر شتێک سزاکانی سەر وڵاتەکان هەڵبگرێت. بە وتەی ئەو سەرچاوەیە گەڕی هەشتەمی کۆبوونەوەکان لە زووترین کاتدا دەست پێ دەکاتەوە و بەرەو پێشچوونیش لە وتوێژەکان بەدی دەکرێت. ئێوارەی ڕۆژی هەینی شاندی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەکانی ڤیەننا ڕایگەیاند دانوستانەکان بە ئامانجی ڕاوێژ و ڕاگۆڕینەوە هەڵدەپەسێردرێت. لای خۆیانەوە میدیای ئێران ئاشکرایان کردووە گفتوگۆکان بە کاتی و بۆ ماوەی هەفتەیەک ڕاگیراون و بڕیارە لە شەمۆ هەژمار بکرێت و لە دوای هەفتەکە دەست پێ بکاتەوە. لەلایەکی دیکەوە دەوترێت شاندی ئەمریکی لە دانوستانەکانی ڕێکەوتنەکە کێشەی نێوخۆییان هەیە. ئەوەش ڕۆڵی لە نەگەیشتن بە ئامانجێکی تەواو هەبووە. لەو بارەوە سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی ئەمریکی ئاشکرای کرد تا ئێستا چەند ئەندامێکی تیمی ئەمریکی لە ڕێکەوتنەکە بەهۆی ناکۆکی سیاسی نێوخۆییان دەستیان لە کار کێشاوەتەوە. پێگەی دیپلۆماتیکی ئەمریکی تایبەت بە سیاسەتەکانی دەرەوەی ئەو وڵاتە دەڵێت ڕیچارد نیڤیۆ جێگری نێردەی ئەمریکی تایبەت بە دۆسی ئەتۆمی ئێران لە مانگی نوێی ڕابردوو دەستی لە کار کێشاوەتەوە. هەروەها ئەریان تاباتابایش لە نووسینگەی چاودێری پڕچەکردن لە وەزارەتی دەرەوە لە گفتوگۆکانی تایبەت بە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران دەستی لە کار کێشاوەتەوە و لە کارێکی دیکەی دەست بەکارە. سەرچاوە ئەمریکیەکە دەڵێت ئەو دوو دەست لە کارکێشانەوەی بەهۆی کەڵەکەبوونی ناکۆکی سیاسیەکان بووە. دەژڵێت لە پاییزی ڕابردوودا نیڤیۆ داوای لە بایدن کردووە لە باتی هەوڵدان بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی دیکە و جیاواز لەگەڵ ئێران واژۆ بکات. سەرچاوەکەەوەشی ئاشکرا کردووە کە ناکۆچی نێوخۆیی لە شاندی ئەمریکیدا لە مانگی 11 واتە تشرینی دووەمدا گەشتووە بەلووتکە. سەبارەت بە ئیسرائیل کە بەردەوام دژی ڕێکەوتنە ئەتۆمیەکە بوو لە چاوپێکەوتنێکدا کە ڕۆژنامەی مەعارفی ئیسرائیلی لەگەڵی ئەنجامی داوە، گادی ئیزنکۆت سەرۆکی پێشووی سوپای ئیسرائیل دەڵێت بڕیاری پاشەکشەی 2010 یەکلایەنی ئەمریکا لە ڕێکەوتنامەکە هەڵەیەکی استراتیژی بووە. سەرۆکی پێشووی سوپای ئیسرائیل دەژڵێت کشانەوەی ئەمریکا بووە هۆیەوەی ئەو کۆتوبەندانی لەسەر تاران بوون هەڵبگیرێت و شەریعەت بدات بە بەرەو پێشبردنی بەرنامە ئەتۆمیەکە. ئیزنکۆت بە دووری شیزانی ئیسرائیل بتوانێت تاگلایەنە هێرش بکاتە سەر ئێران بۆ لە ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکەی.